بەڕێزان لەگەڵتان بەردەوامین لە تەوەرێکی تری بەرنامەکەمانە باز لە هۆشیاری بەکارهێنانی کەلوپەلی سەفەری دەکەین کە وەک دەزانانی ئێستا پێویستەکانی ژیان بە جۆرێکە کە زۆربەی خێزانەکان یاخود زۆربەی وڵاتیان کەلوپەلی سەفەری و پێداویستی خۆیان بە شێوەیەکی سەفەری بەکاردێن با بزانین زیانەکانی و سوودەکانی ئەم بەکارهێنانی ئەم مادانە بۆچی دەگەڕێتەوە میواندارەتی بەڕێز دکتۆر دیاری علی سەرۆکی بەشی جیۆلۆجی لە زانکۆی سلێمانی لەگەڵمانە. دکتۆر زۆر بەخێر بێی. سەرەتا وەک دەزانی کە ئێستا بەکارهێنانی کەلوپەلی سەفەری بۆتە پێداویستیە کە وڵاتیان بەکاری دێن لە هەموو بوارەکاندا، بەڵام بەکارهێنانی چ زیانێکی هەیە؟ سپاس بۆم بابەتەتان. ئێمە گەر باز لە گشتی باز لە مادە پلاستیکیەکان بکەین نەبینین ئێمە لە بەرەو پێشچوونی کۆمەڵگا و هەروەها بەرەو پێشچوونی پیشەسازی نەود و پیشەسازی پۆلیمەر ویان دروستکردنی مادەی پلاستیکی پێشکەوتۆ لە جیهانە. طبعا ئەگەر باز لە مادەی پلاستیکی بکەین ئەمە زانین مادەی پلاستیکی لە بەرهەمی نەوت دەرئەهێنرێت کە هەموو ئەو مادە پلاستیکیانەی لە جیهانە دروست ئەکرێن لە ١ بۆ 4 داهاتی نەوتە کە لی دروست ئەکرێەوە، هەروەها پێویستی بە وزەیەکە بۆ دروستکردنی ئەم مادە پلاستیکیانە کە لە ١ بۆ 4 وزەی جیهانی بەکارهێنرێ بۆ دروستکردنی ئەم مادە پلاستیکیانە. لەبەرەوە بمانەوە نەمانەوە مادەی پلاستیکی بووە بە واقعێک لە هەموو شوێنێکە هەیە بۆ هەموو مادەیەک بەکارهێنرێت بۆ بوتڵ بۆ هەڵگرتنی مادە ویان بۆ دروستکردنی کەلوپالی ناوماڵ بۆ زۆر شتی تر. کەواتە مادەی پلاستیکی بووە بە واقعێک بەسەرمانەوە، بەڵام لە هەمان کاتە ڕاستە سوودێکی زۆری هەیە و ناتوانین ئێمە وازی لێبین لە مادەی پلاستیکی و شۆڕشێک بەرپا بۆ دروستکردنی مادەی پلاستیکی، بەڵام لە هەمان کاتە سەیرەکەین ئەو مادە پلاستیکیانە هەندێک مادەی زیان بەخش لە پێکاتەکەیە هەیە کە ئەگەر بە وریاییەوە تەعاملی لەگەڵانەکەین ویان بەکاری نەهێنین لەوەچێت تووشی کێشەی تەندروستیمان بکە کۆکو لە جیهانە باوە هەروەها لای خۆشمان باوە. لەبەرەوە لە ساڵی 1970 کە شتێکمان هەیە کورتکراوەکەی SPI واتە ڕێکخراوێکی دروستکردنی پلاستیکە هاتووە کۆدێکی داناوە بۆ ئەم مادە پلاستیکیانە کە خۆی لە 7 کۆدا ئەبینێتەوە لە ڕقمێکەوە دەست پێکە بۆ ڕقم 7 کە تەمان ئەو کۆتەکە ئەگەر سەیری هیچ مادەیەکی پلاستیکی بکەین بە شەرتێک بە کواڵەتی دروستکرابێ ئەبێت ڕقسمی سێگۆشەیەکە لە ناوڕاستیان ڕقەمەکەی و لە ژێریان کورتکاوەیەشی ئینگلیزیەکە بریتە لەوەی کە دکتۆرەوە ئێستا لەسەر شاشەکە ناوی بەڵێ ئەوانەی کە هەیە کە ناوی مادە پلاستیکیەکە ئەگەر سەیری بکەین بۆ نمونە ڕقەمیەک ئەو کۆدەیەکە بۆی دانراوە هەروەها ئەو کورتکراوە ئینگلیزی کە لە ژێریەتی ناوی پێکاتە کیمیاویەکەی ئەو مادە پلاستیکیە کەواتە بۆچی ئەم کۆدە دانراوە؟ ئەمە بوو ئەوەی تۆ یەکەم بۆ ئەوەی حتمما ئێمە ئەگەر سەیری بکەین مادەی پلاستیکی لە جیهانە لە ١٠ پاشەڕۆی ویان ئەو وەیستەی ئەو فەزەڵاتی کە هەیە لە جیهانە پێکەهێنێ. لەبەرەوە پێویستە ئەمان لە جیهانە وەکوتمان ١ بۆ 4 بەکارهێنانی نەوتی ئەبات و هەروەها ١ بۆ 4 وزە ئەبا. لەبەرەوە بیران لەوە کردەوە کە ڕیسایکل بکرێتەوە ئەو سێ گۆشەیانی ڕیسایکل واتە بەکارهێنانەوە. اینجا ئەو کۆدە تەمان تۆ ناکرێت یەک لەگەڵ تو تێکەڵکەیت بێکۆ ڕیسایکلی بکەیتەوە یان دوو لەگەڵ سێکەواتە هەریەکە بۆ ئەوەی کە ئەچێتە مەعمەلەکان یەک لەگەڵ خۆی بە هەموو یەکەکان بێکەوە ڕیسایکل بکرێتەوە بتوێنرێتەوە بکرێتەوە بە مادەیەکی تر تەمان نابێ بکرێتەوە بێک ئەکرێت بە مادەیەکی تر کە جیاوازە لە پێکاتی ڕقەمێک هەروەها دوو مەسەرەن بۆ نمونە سێ کەواتە ئەمانە هەمووی جیاکرێتەوە ڕیسایکلەکرێتەوە مادەی پلاستیکی تری لێ پێک ئەهێنرێتەوە ماعەدا حەوت نەبێت کە حەوت ناتوان لە ڕیسایکل بکرێتەوە. کەواتە ئەم کۆدە ئەمە یەک. دووهەمینی بۆ مەسەلەی خواردن هەڵگرتن هەموو ڕقەمێک کە لە سەرێتی بۆ نمونە ڕقەمێک تەنیا بۆچی بەکارەهێنرێت بۆ هەڵگرتنی بۆ دروستکردنی بوتڵی ئاو هەروەها بوتڵی بیپسی و ئەو مەشروباتە غازیانی کە ئەخورێتەوە. کەواتە تۆ ئەکرێت یەک جار بۆ نمونە بەکاری بێنیت و ئەبێ فڕێی بیت ناکرێت بینی بیشوی بە تایت ویان بە ئاوی گەرم و ئەم نەوەشتانە. کەواتە ئەم کۆدانە بوو ئەوەیە بێ تاچی ئێمە بەڕاستی هوشیاریشی وای لا دروست بێت بزانێت لە شووا مادەی گەرم هەڵ ئەگرێت وایە لە شووا مادەیەک هەڵەگرێت کە بخواردنەوە بشێت. لەبەرەوە ئەگەر سەیری بکەین بوتڵی ئاو ئەبێ لە ڕقەمێک دروست کرابێ بەڵام بەداخەوە کە سەیرەکەین تا فترەیەک لەمە پێشیش زۆری بوتڵە ئاوەکانمان هیچ ڕقەمێکی پێوە نەبوو نەمانەزانی ئایا لە ڕقەمێک دروست کراوە لە دوو دروست کراوە چکە بەڕاستی ڕقەم 3 و 6 ئەم دوانە
ترسناکن و نابێ خواردنی بۆ نمونە گەرمی تا هەڵبژیرێت و هەروەها ئێستا کە ئەبینین نەماڵەکانمانە مایکرۆوەیڤ دروست بووەکەواتە لەوانەیە هەندێک کەس خواردن گەرم بکاتەوە لە مادەیەکی پلاستیکیە ئەوەش مواصفاتی خۆی هەیە کەواتە ناکرێتەوە ئەبێ لی نووسرابێت بۆ نمونە بۆ مایکرۆوەیڤ بەکارهێنرێت کە ڕقم 5ەکە هەڵ ئەگرێت کەواتە ڕقم 5ەکە تو ئەکرێت خواردنی گەرمی تیا هەڵبگریت ویان بیخیتە مایکرۆیڤەوە بەس ناکرێت ڕقم 3 خواردنی گەرمی تیا هەڵبگریت چۆن نەبینین ئێستا بەداخەوە کە ئەچی بۆ سەیرانێک خەڵکێک جۆ نایەتێ لە قاپێکاتر نازانێت لە چی پێکاتۆ شلەی تێکات ویانە چی تەمەتەمە هیوا هەیە لە چی تەمەتەمە سەفەرەکان بۆ دەکاتە عەلاگەوە بەڕاستیان بۆ زەرفێکی نایلۆنەوە کەواتە بێ زۆر بە وریاییەوە تەعاملی لەگەڵا بکرێەوە بزانین کام ڕقمێکە چی بۆ سوپەرمارکێتێک چتالێکە کڕیوەیان قاپێکە کڕی بۆ هەڵگرتنی خواردنی گەرم ئەبێ سەیری ژێرەکەی بزانین ڕقم چەندی لەسەر دکتۆر ئێمە چۆن بزانین کە ئەو مادە پلاستیکی کە بەکارهێنی لەکوێ فڕیدین یاخود لەکوێ هەڵی بگرین بە چیە بیناسینەوە بەو کۆدەی کە لەسەرێتی وەکو باسمان کرد کەواتە تۆ پێش هەموو شتێ هەج مادەیەکی پلاستیکی ئەگەر ویستت بەکاری بێنیتەوە بێ سەیری کۆدەکە بکەیت ئەگەر ڕقم یەک بێت نابێ بەکاری بێنیتەوە بەڵام ڕقم 2 3 و 4 و 5 و 6 و 7 ئەکرێ بەکاربێنیتەوە بەڵام لەسەر شاشەکە ئەو هەیە یەک بێکی ئەو کۆدانی کە لەسەر شاشەکە ینی بۆی بینەران زیاتر لە ڕوون ڕوونیکەیتەوە ینی چۆنی کامیان زیانیە کامیان ئەگەر سەیری ئەم حەو ڕقەمە بکەین طبعا ڕقم یەکی وکوتمان لە مادەی ئەو پۆلیئەسیلین پێکاتووە کە ئەمە مادەیە کە ئەکرێت بۆ بوتڵی ئاو بەکاربێنێت بەڵام ئەمەش مشکلەیەکی هەیە کە ئەم مادە پلاستیکیانە بە ئامادەیەکیان تیا کە بیسفینۆڵە بیسفینۆڵیش طبعا کە ئەگەر سەیری بکەین بیسفینۆڵ مادەیەکە کە ئەگەر بێتە ناو لەشمانەوە یان بێتە ناو خواردنەکانمانەوە احتیمالە تووشی هەندێک زەرورزیانی تەندروستیمان پێ بگەێنێک لەوانە لە تێکچوونی هۆرمۆنەکانمان لە تەشەوهات بۆ مناڵەکانمان ویان لە سەرەتان کەواتە ئەمە ڕقم یەکمان ڕقم 2 بەکارهێن لێر لە بوتڵی شیرە و ئەکرێت ئەمە کە ڕقم 2 دیسانەوە ئەمە زیانی نییە ئەکرێ ئەو بەکاربێنێتەوە بەس یەک نەخێت تۆ جارێ ئاوەکەی خوارد بەس بە شەرتی ئەکرێکیش بەکاربێنیتەوە مەسەڵەن بوتڵێکی بیبسیتێ بەڵام بە شەرتێک بە ئاوی گەرم نەیشۆیت و هەروەها بە تایت نەیشۆیت مادەی لێکەرەوە بەکارنهێنی چونکە مادە بیسفینۆڵەکەیەتەوە ناو ئەو بوتڵە و وەزەرورزیانە پێگەێنێ ڕقم 3 کە پۆلیئەسیلین ڤینۆڵ کلۆراینە کەواتە ئەمەیان ڕقم 3کە زۆر ترسناکە ناکرێتەوە ئەمە تەوان یاری مناڵانی لێ دروست دەکرێت کێبڵی لێ دروست دەکرێت ناکرێت ئەوە بینی خواردنی تیا هەڵگری ئەگەر ڕقم 3کە بێت ویان خواردنی تیا گەرم بکەیتەوە وەلەو نابێ قاپێ دروستکرێت کە ڕقم 3 بێت ڕقم 4 کیسی نایلۆنی لێ دروست دەکرێت خاصن ئەو کیسە سپیەکان و هەروەها لە ناو مختبەرا بوتڵی مختبەری کە ئەمە طبعا ڕقم 4 زۆرترین پێکاتی مادە پلاستیکیەکان پێکێنێ کە لە 127 مادە پلاستیکیەکان ڕقم 4 کەواتە ڕقم 4 وەکوتمان ئەکرێت ئێمە بەکاری بێنین بۆ ئەو کیسانی کە هەیە کیسی نایلۆن کە خواردنی تیا هەڵەگیرێت ڕقم 5 ئەمە زۆر باشە کە بۆ مایکرۆویڤ بەکارهێنرێت و ئەکرێت ئەوانەی کە مەمەی مناڵی هەیە دیسانەوە لەمە و هەروەها ئەو قوتوانی کە ماستی تیا هەڵەگیرێت بەداخەوە ئێستا من کێشەیەکمان هەیە سەیرەکەین زۆربەی ئەو ماستانی کە ماستی کوردین سەیرەکەین لە سەتڵێکە ئەو سەتڵە ئەسڵەن هیچ ڕقمێکی لەسەر نییە و لەوە ئەچێت تێکەڵەیەک بێ لەو عەلاگ و مادە پلاستیکیە کۆنانەی کە ئەیبەن و بۆ ئێران و ئەیهێنەوە ئەگەر سەیری بکەین ئێمەش سەیرەکەین ئەم سەتڵە تۆ کە ماسە دروست دەکرێت شیرەکە و گەرمەتی ئەکرێت لێرە ئەم هەموو مادە خراپە یەتە ناو ماستەکە و تۆی خۆیت لەبەرەوە بەڕاستی ئەبێت ئەگەر سەیری هەج بوتڵێکی ماس بکەین کە ماستێکی تورکی بێیان ئێرانی بێیان هەر شەریکێکی کە بێ سەیرەکەین لە ژێریان ڕقم 5ەکەی لەسرە لەبەرەوە ئەمە 5 زۆر سەیفە هیچ کێشەیەکی نییە لەبەرەوەی بیسفینۆڵی تیانە کەوتمان بیسفینۆڵ ئەو مادەیە کە زەرورزیانی هەیەوە لە ناو مادەی پلاستیکیە هەیە ڕقم 6ەکە ئەمەیان طبعاً ئەو ئەگەر سەیری بکەین وەکو فلین وایە چۆن ئەو کەپانەیان ئەو پەرداخانەی کە وەکو فلین وایە ئەوەش دیسان سەردەمێکی زۆرە ئەوە بەسەر چۆ بەڕاستی نابێ ئەوش مادەی گەرمی تیا بکەیت چونکە زۆر ترسناکە ڕقم 7ەکە کە ABAC پێڵین تێکەڵەیەکە ئەمە هەر زۆر سەیفیانی ئێستا حالیان مەمەی مناڵ لە 5 دروست ناکرێ مەمەی مناڵ چونکە لەبەرۆی تۆ شیرێکە تا حدێک گەرمەوە مەمەکە پلاستیکیە ئەبێت لەو ڕقم 7 بێت و ئێستا شتێکی تریش هەیە بێجگەلەوەی لە ڕقەمەکان ئەبێ نووسرابێ فری BPA واتە ئەبێ بیسفینۆڵی تیانە بێ ئەو مادە پلاستیکیە کەواتەمە بە شێوەیەکی گشتی ئەمە ئەو کۆدانە ئەمە ئەگەیەن اینجا هیوادارم کە تاکی خۆمان هوشیارێکی وای لە دروست بێت کاچێتە سوپەرمارکێتیوان هەج بوتڵێک یەکسەر سەیری ئەو ڕقەمە بکات ئەو ڕقەمانە وازە بووکە بە باسمان کرد دکتۆر
باز لە شیکردنەوەی یاخود شیبوونەوەی ئەو مادە پلاستیکیانە بکەین لە خاکە ئەم مادە پلاستیکیانە چۆن شی ئەبنەوە لە خاکە زۆر کەس هەیە کە بێ گوێدانە ئەوەی کە ئەمە چۆن شی ئەبێتەوە مادە پلاستیکێکە قاپی سەفەری بێ یاخود پەرداغ بێ فڕێ ئەیات چۆن ئایشی ئەبنەوە ئەمانە بالنسبة طبعا أما مادة بلاستيكيانة كهي كوتمان أما يكم راست أما كوتمان مادة بلاستيكي ناتوين وازي لبينين وزور سودي هي بومان لجاني رجعنا معنا بلام لهمان كاتا بو بسرطان بو جينجا براستي لبروي أما مادة بلاستيكيانة شيبونويان توزي درنجا يعني أجل أما سري بس بطلة شي أو بكين بطلة بلاستيكية كي خويك الرقم يكا كي لواتش 100 صالي بيوت قباغ كي لواتش 400 صالي بيوت وهندي سرچاوا ألين 500 ساڵیەوێ ئەو بوتڵە بیپسیکە تۆ فڕێی کەواتە 500 ساڵ ئەم بوتڵە لە ناو ژینگە ئەمێنێتەوە و شی نابێتەوە کێشەکەی لەوایە یعنی لەبەر ئەوەیە کە ئێمە ئەم کۆدانیان بۆ دانا و ئەبێ ڕیسایکل بکرێتەوە بەڵام بەداخۆ لای ئێمە هەمووی فڕێ ئەدرێت و بۆ بە سەرەتانێ بۆ ژینگەکەمان سەیرەکەین ئەچیتە هەر شوێنێ ئەم بوتڵە پلاستیکیانە فڕێدراوە بێ ئەوەی کە ڕیسایکل بکرێتەوە لەبەرەوە شی نابێتەوە زۆر زەحمەتە سەدان ساڵی ئەوێت تاشی ئەوێتەوە بەڵام ئێستا لە جیهانە مادێکی تریان دروست کردو کە پرۆجێکتی بایۆلۆجی بەکارهێنن کەوا ئەکات مادێکی پلاستیکیە تۆ هەستەکی مادێکی پلاستیکیە بەڵام کە مادی ئۆرگانیە کە فڕێتە ژینگەوە نزیکی 40 ڕۆژێ بۆشی بوونەوە لەبەرەوە مادە پلاستیکیانە لای خۆمان تەمان ئێمە ئەوە لای ئێمە نییە ئەو جۆرە ئەمانەی کە هەمانە بەداخەوە کاتێکی زۆری ئەوێت کە بۆ ئەویشی بێتەوە هەروەها ئەگەر بی سووتێنی هەر زۆر خەتەرەی وایە چی سووتێنێت تەمان لەبەرەوەی کە مادەی گازی خراپ بکاتە ناو کەش و هەوامانەوە لەبەرەوە ژینگە شتێک ئەیات و ئەو مادە بیسفینۆڵەش دیسانەوە ئەچێتەوە ناو خاک و خاکمان بۆ پیزەکە ئاویژە زەویمان بۆ پیز دەکاتەوەتە ئەم مادە پلاستیکیانە شی نابنەوە اینجا خۆشبەختانە ئەگەر بێت و شارەوانی سلێمانی بیلدە و کۆمپانیان ڕیسایکڵی کە بە حساب لە تانجۆرۆ دروست کرێ ئەگەر ئەو مادە پلاستیکیانە کۆکرایەتەوە ڕیسایکل بکرایەتەوە نەجاتمان نەبوو دکتۆر باسی ڕیسایکلینی ئەم مادانت کرد ئێستا لە هەرێمی کوردستان یاخود لە سلێمانی هیچ کارگەیەکێکە ڕیسایکلینی ئەم مادە پلاستیکیانە بکا و جارێکی تر بەکاربێنرێتەوە تا ئێستا نییە ئەوەی کە هەبوو ئەو کە لە تانجەرەوە بکرێت و هەموو مادەکان ڕیسایکل بکرێتەوە بە مادەیەکی تر کە ئاردی پێ ئەوترێت کە ئەمیش کراوەکو سوتەمەنیە بەکاربێنێتەوە لە کارگە چیمەنتۆکانە بەس بەداخەوە پرۆژەی وەستا و جێبەجێ نەکرا لەبەرەوەی ئەبینین ئێمە سەیرەکەین من دایمەن ئەوەم وتووە خۆزگە چی ئەو بیپسیانی کە هاتە ناو کوردستان و هەمی مادەی فافۆن بۆیە چکە نبینین فافۆن بکەوێ خەڵک هەمووی هەڵێگرێتەوە ئیفرۆشێتەوە بەس لای ئێمە نەخێر مادەی پلاستیکی زۆر بە ئاسانی بوتڵێ ئاخۆیتەوە فڕێتە حەوشە ویان فڕێتە کۆڵان ویان فڕێتە سەر جادە کەسی شەڵی ناگرێتەوە لەبەروی پارە ناکە خۆزگە تەرجیعێکی وا هەبووە لەلایەن حکومەتەوە کە ئەوەی بوتڵێکی پلاستیکی چۆن وەکو لە وڵاتانی جیهان ئەو بوتڵانە ئەوەی کە ئەیکڕێت ئەکرێ بیباتەوە بۆ سوپەرمارکێتە کۆبارێکی کەم لە بری وەرگێتەوە بۆ ئەوی دیسان ڕیسایکل بکرێتەوە بەس لای ئێمە تا ئێستا بەداخەوە ئەو هوشیاریەمان لا دروست نەبووە لای حکومەت ئەو بڕارانە نییە ئەو یاسایانە نییە هیوادارین لە داهاتووە ئەو پرۆژەی ڕیسایکلی تانجەرۆ بکرێت چکە ئەو لەوێتی بەڕاستی شاری سلێمانی ئەوەیە کە ئەو پرۆژەیە دروست بکرێت کە بەڕاستی پارەی من باسیشم کرد لە چاوپێکەوتنێکی کاکە پارێکی وا زۆری ناوێت نزیکی پرۆژەکە تۆتەڵی 40 ملیۆن دۆلاری ئەوێت ئەگەر بە 40 ملیۆن دۆلار شارێکی 700,000 کەسی وەکو شاری سلێمانی لەو سەرەتانە نەجادین ڕاستی پارێکی ئەوە زۆر نیە بەس بەداخەوە وەستا ئەو پرۆژە ئێستا دکتۆر هەر سەبارەت بەو مادە پلاستیکیانەی کە ڕۆژانە هاوڵاتیان بەکارهێنن ئایا لەڕووی تەندروستیەوە تا چەند ڕێگە پێدراوە کە جارێکی دیکە مەسەڵەن قاپێکی سەفەری بێ یاخود بتڵێکی سەفەری بێت هەڵبگیرێت بۆ چەند جارێک بخێتە سەلاجەوە یاخود لە شوێنێکی دیکەدا هەڵبگیرێت لە ڕووی تەندروستیەوە تا چەند ڕێگە پێدراوە لە ڕووی تەندروستیەوە باسمان کرد بە پێی کۆدەکە ڕقەمێک نابێت و هەڵگریتەوە لەبەرەوەی بێت و ڕقەمیەک بێت تا چەند جار ئەتوانێت ئەو یەک جارە تۆ بەس ئەوانە ئاوەکە و خوارد یەک جار و فڕی ئەیت یەک جارە بەڵام ئەوانەی تر ئەکرێت بەڵام ئەوانەی تر هەر محەدیداتی هەیە یعنی بۆ نمونە ناکرێ مادەی لێکەرەوە بێنی وەکو چۆنەڵی منجەڵێکی فافۆنە شەی بە تایت و بە فڵچەبی شوێت نابێت ئەبێت باشتر وایە خۆتی لێ نەجادی بەکارین هێنی تۆ چونکە بەڕاستی مادەی پلاستیکی خاصتەن ئەگەر لە شوێنی گەرما بێت کێشەیە و تازەترین دراسەتیش دیسانەوە ئەڵێ ڕقەمێکە کە دیسانەوە هەندێک منکە خوێنمەوە کە ئەگەر بخرێتە فرێزەریشەوە دیسانەوە لێ هەندێک مادەی خراپەکاتەوە ناو ئاوەکە کەواتە باشترە خۆتی لێ نەجادە یەک جار کە تۆ مادەی پلاستیکی ینی بەداخەوە ئەو کولتورە لای ئێمە هەیە ینی حەزەکەین شتێک کە دەستمانەکەوێت بەکاری بێنینەوە ئاویتی هەڵگرینەوە بەڵام ئەکرێ بەکاری بێنیتەوە بۆ ناو بۆشتی تر چۆن ئەبینین لە یوتیوبەکان بڵاوە بێتەوە تۆ چۆن بڵێتڵکی پلاستیکی بەکارێنی بۆ
پێداویستیەکی تریان بۆ ئەیکی بە گوڵانەیەکی بە شتێکی تر بەس نەک بۆ ئەوەی کە خواردنی تیاڵگریتەوە و بەکاری بێنیتەوە باشتر وای خۆتی لە نەجادەیت بە تایبەتی ڕەخەمێکەکە ئێمە تۆ مهمترین شت دەبێت تۆ سەیری کۆدەکە بکەیت اینجا بڕیاروی ئایا خواردنی تیاڵگریان ئەو مادانی کە باسەکە ینی زۆر کات لە ئێمە هەندێک بابەتێ مەسەلاً دەبەی بیپسی ئاویتیاکەن و هەڵێگرنەوە یان هەندێک مادی وەکو ترشیات وانە لەناو پلاستیک وشتی بەکارهێنراوی پێشترا بەکارهێنرێت و هەڵەگیرێت یاخود بۆ نمونە دەبەی بنزین لە زۆر شوێن من بۆ خۆم بینیومە ئاوی پیاکەن و ئاویتیەکەن ینی ئاویتیەکەن و هەڵی ئەگرن ئەم هەمووانی تۆ وەکو پسپۆرێک لەو وارە پێتوانی ئەمە زیانی گەورەی هەبێ و بۆچی ئەم وشیارە نەدراوە بە خەڵکی زیانێکی زۆر گەورەی هەیە بەس بمان بەجەنابتم وتیانی ئێمە ئەم کولتورە لای ئێمە هەیە هەر لە خۆمان و حەزەکەین شتی کۆنە کۆکەین لە خۆمانەوە ترخۆ بەدەست خۆمان ینی دڵمان نایە شتێک فڕێبین بۆچی ئەم کولتورە لای ئێمە هەیە خۆشتێکی باشە تۆ ئەگەر شتەکان ئەوەی کە هەیە بەکاری بێنیتەوە بەس بۆ بوارێکی تر بەس نەگەوەی تۆ دەبی بەنزیمێنی ئاویتێکی بەڕاستی ئەمە زۆر ترسناکە بۆ لە زۆر بەرنامەش ئەمە باس کراوە بەڕاستی ئیشی میدیاکارانیش و ئیشی وەزارەتی تەندروستیە و ئیشی لیژنەکانی قایمێتە بەداخۆ ئێمە سەد جار مەسەلەن من ئەمەم باس کردووە کە ئەڵێن با ئەو ئەوانەی کە لە سوپەرمارکێتەکان دانن با لەبەر گەرمانە بنێن تۆ چی سەیرەکەی خۆشبەختانە باشە ئێستا گوێیان لێگرتین کاتی خۆی و بڵ ئەوانەی کە هەبوو کە ئاوەکەی تاوا بدووە بۆ سوپەرمارکێتەکە و بڵتەکی کە دەهێنا ئێمە وتمان نابێ ئەوە چونکە ئەوەش دیسانایان برمادەی لێکەرەوە پیس ئەبوو ئێستا ئەو بڵانە هەیە کە یەک جار و فڕێ ئەیتەوە بەڵام سەیرەکی لەبەر گەرما دایناوە لەبەر گەرما دایناوەیان هاتووە هەر زۆر بە حساب خاتری گرتویت چەرچەفێکی پیاوە چەرچەفێکی پیاوە تۆ هەتاو لێ ئەیە گەرمای بۆ نمونە سەیرەکەین 45 ئەویش ئەو مادە پلاستیکیانی کە و ئەوانەی تیابێت هیچ نەبێت لە دەرەجە حراتی 20 بۆ 25 دەرەجە هەڵبژێرێ بەس لای ئەو چلە لە دەرەوە هەڵی گرتووە بەڕاستی ئەمە ئیشی لیژنەکانی قایمێتە و ئیشی میدیایەکە بە بەردەوامی ئەم بەرنامانە بکا و هوشیاری باتە خەڵک و بەڕاستی ئیشی حکومەتیشە ناکرێ ئەبێ سوپەرمارکێتە محاسبە بکرێت کە ئەگەر مطلقە ئاوەکانی لەبەر هەتاو دانرابێت و هەروەها وەزارەتی تەندروستی پێویستە بەرنامەی تایبەت بکا بم بابەتە و هەروەها لای خۆیانەوە ڕقابەیە کواڵتی کۆنترۆل دانە لەسەر ئەو مادە پلاستیکیانی کە هێنە کوردستانەوە بەڕاستی ئێمە ئەچینە سوپەرمارکێتەکانەوە چەتاڵی سەفەری ئەکڕیت ویان قاپی سەفەری ئەکڕیت تەحەداکەم زۆربەی زۆری کۆدی لەسەر نییە نابێکەوەتەمە ئیشی حکومەتە ئیشی ڕقابیە بەڕاستی بە تایبەتی کواڵی کۆنترۆل کە نەهێڵی ئەو مادانێک کە ئەگەر کواڵەتی نین یعنی تۆ هەر بۆ نمونە یەک قاب کە مارکەکەی ئەڵمانیە سەیریکەی کە ئەو کۆدەی پێوەیە هەر پلاستیکی مادەکەی فەرقی هەیە لەگەڵ ئەمەی کە تۆ لە ئێرانەوەیان لە شوێنێکی ترەوەی لەبەرەوە بێ ئیشی حکومەتە بەڕاستی ڕقابە کواڵتی کۆنترۆل و هەروە وەزارەتی تەندروستی نابێ ڕێگە بدرێت کە هەموو قاپێک بەڵێ بە ئەو کۆدانە بە ئارەزوی خۆی کە تۆ نازانین لە چ مادەیەک پێکاتەوە بەداخەوە تاچی ئێمەش هوشیاری ئەوەی نییە بەڕاستی ئیشی میدیاکاران و جەنابتانەکە ئەو هوشیاریانە بە بەردەوامی بگەێن خەڵکی و هەروەها مناڵانی قوتابخانەکان لەم حاڵەتی کە باسێکی کە ینی نازانێت کام قاپانە یاخودم بابەتە پلاستیکیانی کە بە سەفەری دروستەکردن بۆ وڵاتیان بەکاری بێنن نازانێت کوالێتەکەی باشە یان نا ینی حاڵەتێکی تر خەڵک ئەمەی بۆیە بەکارێنە بۆی ئاسانکاری بێ لە ژیانیا و بابەتی تر زۆر بەکارنێنێ کاتە لەم حاڵەتە باشتر نییە کە بابەتە ئەسلەکان قاپی شوشە نازانبووی کە بەکاری و هاوڵاتێکە ناوێ فڕی باوە مادە پلاستیکە بەکاری بێنە بۆی تووشیم زیانانە نەبێت زۆر ڕاستە طبعاً لای ئێمە بەداخەوە کێشەکە دایمەن بە شتەکان بە سلبی وەرئەگرین ینی مادەی ئۆکوتمان حەدە لەمکانە بێ بە تۆ خۆ دوور بخەیتەوە لە بەکارهێنانی مادی پلاستیکی بۆ خواردن و بۆ خواردنەوە بەڵام لای ئێمە چێ بۆ سەریانە تااقەتی نیە قاپشە بەڵام هیوادارم کە هوشیاری ئەوش لای خەڵک دروست بێت کە چۆچی بۆ سەیرانە قەیچەکە قاپێکی شوشە بە تایبەتی شوشە زۆر سەیفە چونکە لەبەرەوەی هیچ مادیەکی خراپیتیانە بۆ تۆ بۆ تەندروستی تۆ ویان کەوشکێک ئەگەر ستیل بێت کەواتە تۆ ئەکری ئەمانە لە ماڵەکان تا بەکاربێنیان بۆچی من تێ ناگەم پەرداخێک دانیت زۆر ئەبینی لە چایخانەکانە چیت لە پەرداخێکی سەفەری پلاستیکە چاو بۆ تێکات کە ئەمە زۆر خراپە و نازانی کۆدەکەی چەنە کەواتە ئەمە ئەو مادانی کە باسمان کرد بە تایبەتی پاسەلەیت و هەروە بیسفینۆڵ ئەمانەیە بە پلەی گەرمی کارلێکە کە زیاد ئەبێەوە زیاترێتە ناو ئەو خواردەمەنی کە تۆ ئەی خۆیتەوە زیانی زیاتر پێگەینێ لەبەرەوە هیوادارم هاوڵاتی ئەو شاری لا دروست بێت
کە قاپی شوشە بەکاربێنێ ویان ئەو ئاوەی کە هەڵی ئەگری ئەگەر هەر هەڵی شیگرت ئاو حەزی کرد لە بوتڵی شوشە چکە بوتڵی شوشە کێشەی نییە هزار ساڵ ئاویتی هەڵگرە مادێکی وای تێنێک کارلێک لەگەڵ ئاوە کاپکا بێتە ناوکە و زەرر پێ بگەێنێ. دکتۆر داوتێ بەڕستان بۆ هاوڵاتیان یاخود ڕێنمایی بۆ هاوڵاتیان چیە لە بەکاتی بەکارهێنانی مادە پلاستیکەکان؟ داوتم ئەوەیە هیوادارم هاوڵاتی هوشیار بێت و ئێستا کە ئەبینین خەڵچێک هوشیاری لازیاب بووە و ئینتەرنێت لە هەموو ماڵێکا هەیە ئەکرێ سەری جۆ لە ڤیددیۆ بگرێت جۆ لە ڕێنمایەکان بگرێت و خۆی بە دوور بگرێت لە مادە پلاستیکیەکان و کە ئەچێت مادێکی پلاستیکیە کرد و مادەی خواردن ویان خواردنەوەی تیا ئەخواتەوە هیوادارم سەیری ئەو کۆدانە بکات سەیری کۆدەکە بکە و ڕقەمەکە بکاوکو کە باسمان کرد اینجا بڕیارواکە خواردنی تیا هەڵبگیرێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر دیاریعلی سەرۆکی بەشی جیۆلۆژی لە زانکۆی سلێمانی سوپاس بۆ ڕوونکردنەوە و ڕێنمایەکان سپاس بۆ ئەمڕۆ لەگەڵ